ژووری سێهەم لە خوارەوە بریتە لە پشودرێژی لە هەڵگرتنی بانگەوازی خوای. ئیسلاح سازانە پشودرێژانە بە سەبرگرتن تەحملێکی زۆر لەسەر بربەستەکانی ڕێگا، لەسەر زیندان، لەسەر معانات هەمویان چێشت. ڕۆیشتنە پێشەوە سەوریشان لەسەر گرت. لەبەرەوەی ئیخوان تەبەن لە میسر بە تایبەتی کۆمەڵێکی دەستگایی بوو، ئەو کەسانەی دەرەچوون لە تەنزیمەکە تەسیراتی لەسەر نەبوو. دەیانی وەکو محەممەد حەسەن باقووری و عەبد خەمیس و محەممەد غەزالی و ساڵح عەشماوی و دەیانی تر ڕۆیشتن دەرچوون لە ئیخوان، بەڵام ئیخوانیان ئینشقاق پێ نەکرد وەکو سووریا نەبوو. سووریا ئینشقاقاتی تێکەوت زیاتر. مؤسساتێکی باشیان تیا دروست کردبوو. لەبەرەوە لە کوردستانی هەمەشا تا ڕادەیەک ئەمانە بە مؤسساتی ئیشەکەن، تا ڕادەیەکی زۆر شوێنێک ڕەمز ناکەون. کاک سەلاح هات و ڕۆیشتی شوف گەڕاش و جێی خۆی و مؤسسەکان هەڵبەردەوام بوو. ئەم پشودرێژیە لە بانگەوازە پێویستی بەوە ئێمە بەردەوامە بین لەسەر ئەمە و ژوورێکی تر لەسەرەوە دروست دەکەینەوە.